پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێ خۆشەویستان. ترسناکترین مێرووەکان لە جیهاندا لەوانەیە هەندێک مێرووی جیهانەکەمان بکوش بێ، هەندێک لەوانەیە لە شوێنی قوڵدا بیاندۆزینەوە و هەندێکیان لەوانەیە لە شوێنی ئارامی ماڵەکانی خۆماندا بیاندۆزینەوە. هەندێکیان ئەکرێ مرۆڤێک بکوژن بە یەک گاز وەک ئەو مێشەنگەی کە لە باغدایە لەسەر شێوەی مێروو یان وەک دوو پشکی بکوش. ئەمڕۆ لیستێک لە ترسناکترین مێرووەکانتان پێشکەش ئەکەین لە جیهاندا. بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. مێرووی فیشەگی ناوی بەخۆیەوەیەتی. گازێک لەم مێروولەیە هاوشێوەی بەرکەوتنی فیشەکێکە، هێرش ئەکاتە سەر کۆ ئەندامی دەماری ناوەندی و واد لێ ئەکا لە جستتدا هەست بە ئازارێکی ترسێنەر بکەیت. خۆشبەختانە ژەهری ئەم مێروولەیە بکوژ نییە و کاریگەریەکەشی کاتی زۆری ناوێ، بەڵام زۆر ئەلەرزیت و ئارەق ئەکەیتەوە و لێدانی دڵت زیاد ئەکا. ئەم جۆرە بە جۆرە گەورەکان ناسراوە کە بۆ درێژی 1.2 ئینچ گەشە ئەکا و لە دارستانی ئەمازۆن هەیە. یەکێک لە هۆزەکانی ئەمازۆن ئەم مێروولێ بەکاردەهێنێت لە هەندێک باردا کە مێروولەکە لە دەستیاندا دائەنێن و چەندین گازیان لێ ئەگرن. ئەوترێ کاتێک ژەهرەکە لاواز ئەبێت ئەو کەسە هەست بە تەقینەوەیەکی گەورەی ئەدریناڵین ئەکات. زەردەواڵی زەبەلاح ئەوترێ ئەم مێرووە بکوژانە چێژ وەرەگرن لە هێرشکردنە سەر منداڵ و کرێکاری کێڵگەکان. لە ساڵی 2013 نزیکەی 43 کەس کوژراون، لە کاتێکدا زیاتر لە 1000 کەسیش توش بوون لە شاری شیانگشی چینی. دوای ڕووداوەکە شارەکەیان دەرمان ڕێژکرد بۆ لە ناوبردننی زەردەواڵی زەبەلاح. ئەم مێرووە ژەهرەکەی ئەکاتە لە شەو خانە سوورەکانی خوێن ئەکوژێ و ئەبێتە هۆی سزبوونی گورسیلەکان و هەستیاریەکی لە ڕادە بەدەر، تەنانەت لەوانەیە ببێتە هۆی مردن. یەکێک لە کرێکارەکان ڕوبەڕووی ئەزمونێکی ترسناک بۆتەوە کە دەیان زەردەواڵە هێرشیان کردوتە سەری لەسەر قاسی و سەری نیشتنەوە و نەیتوانی بجۆڵێ. لە کۆتاییدا پێویستی بە 13 دەرمان بوو بۆ شۆرینی گورسیلەکانی و 200 تەقەڵیش. قەبارەکەی هێندەی پەنجەیەکە و ددانی ڕەشی هەیە بەکاری ئەهێنێ بۆ بڕینی سەری نێچیرەکانی. لە وەرزەکانی زۆربووندا نزیکەی 1000 بۆ 2000 هێلکە دائەنێ. کرمۆکەی مێرووەکانی تر خۆراکیان پێئەدەن و زۆر کات بۆ بۆنی خۆش و کهۆل و هەروەها ئارەقی مرۆڤ بە تایبەتی لە کاتی ڕاکردن پەلکێش ئەبن، کەواتە کاتی وەرزشکردن ئاگاداری خۆتان بن. کێچ ئەم دەردە لەوانەیە باو بێت، بەڵام هەڵمە خەڵەتێ بەچوونە ژوورەوەت بۆ ماڵەوە چونکە ئەکرێ ببنە هۆی گێرە شێوێنی. ئەتوانن 8 باز بدەن واتە 150,000 زیاتر لە بەرزیان. مانای ئەوەیە گواستنەوەی کێشە نییە. ئەم جۆرە بازدانە شێتانەیە هاوشێوەی بازدانی مرۆڤە بە درێژی 3 یاریگای تۆپی پێ. نابێتە هۆی زیانێکی زۆر بۆ مرۆڤ، بەڵام خورانی زۆر لەوانێ ببێتە هۆی ژەهراوی بوون. زەردەواڵە ئەکرێ ببنە هۆی کاردانەوەیەکی هەستیاری لە ئاژەڵی ماڵیدا و کەم خوێنی بەهۆی خوێنبەربوونەوە. تەمەنی گریمانەی 100 ڕۆژە و لە 25 مانگدا ئەتوانن هەتا چارەگە ملیۆنێک زیاد بکەن. ئەتوانرێ لەسەر پشیلە و سەگ بدۆزرێتەوە. هەروەها ئەکرێ لە باڵندە و خشۆک و مەمکدارەکانی تردا هەبێت، تەنانەت مرۆڤیش وە گژوگیای کورتیش و هەروەها پاکردنەوەی فرش بە گسکی کارەبایی لە زۆر کاتدا باشترین ڕێگایە بۆ دوورکەوتنەوە لە مێروانە. مێرووی فسافس ئەم مێرووە پاژماوەیەکی بکوژ بەجێ ئەهێڵێ کاتێک گاز ئەگرێ کە ئەبێتە هۆی توشبوون بە نەخۆشی درێژخایەن. نیشانەکانی وەک نیشانی ئەنفلوەنزایە و هیچ چارەسەرێکی نییە. لە هەندێک بارودۆخدا ئەبێتە هۆی گەورەبوونی دڵ و ناسک بوونەوەی قۆڵۆن. ئەم مێروانە بۆ دوانە ئۆکسیدی کاربۆن پەلکێش ئەبن کە مرۆڤ ئەیداد لە کاتی هەناسەدان. ئەمەش هۆکارە کە زۆربەیان گاز لە دەوروبەری دەم ئەگرن، زۆر کات شەوانە ئەدەن پێتەوە و ئەوترێ کە کاریگەریەکی بێهۆشکاریان هەیە لەو شوێنەی کە پێیانەوە داوە، واتە هیچ هەز ناکەیت کاتێک گازت لێ ئەگرێت. لە کاتێکدا سپڕەی بڕبڕەکەی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کار دەکا وەکو فریاکەوتنێک.
ئەتوانن لە ڕێی هەر دەرچەیەکەوە بێنە ناو ماڵەوە و دوورکەوتنەوە لە درزی دەرگاکانەوە زۆر ئاسانە بێ. جاڵجاڵۆکەی ناسکی قاوەی ئەمە کەمێک جاڵجاڵۆکەیەکی شەرمنە و زۆر بکوژە، توانای توانەوەی گۆشتی مرۆڤی هەیە، ژەهرەکەشی بەهێزە بەڕادەیەک کە ئەتوانێت سەوری پێست و خانەکانی خوێن تێک بشکێنێ. ئەوە کردارێکە پێی ئەوترێ کلۆری. لەگەڵ ئەوەشدا لە هەندێک حاڵەتی دەگمەندا ئەو کەسانی جاڵجاڵۆکەکە پێوەی داون تووشی بێزاریەکی کەم و ئاوسان و سووربوونەوە دەبن. نیشانەکانی لە ماوەی 3 ڕۆژدا بێ دەستێوەردانی پزیشکی نامێنێ و هەروەها ئەتوانێت ببێتە هۆی ئازاری برینی توند و لەرزین و دڵتێکچوون و هەروەها ئازاری جونگەکان و دڵە کوتێ. خۆشبەختانە شەرمنن و ناسنە شوێنە قەرەباڵغەکانەوە بە هیچ شێوەیەک و حەزیان لە شوێنی بەرز و سەرئاوە. ترسێنەرترین جاڵجاڵۆکەن لە ئەمریکا. مێشولەی تسی ئەم مێشولەیە بەسە بۆ دروستبوونی خەوتنێکی بکوش، هەرەیەکی هەیە وەکو دەم و پێستێک ئەشکێنێت لە کاتی مژینی خوێن، وەک ئەوەی بەپی پێویست خراپ نەبوو بێت، ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی خولگەی ترسناک کاتێک گاز لە نێسیرەکانی ئەگرێت. نیشانەکانی وەکو لەرز و تاو سەر ئێشە بەربڵاوە، لەگەڵ کاتدا نەخۆشیەکە خراپتر ئەبێ. هەستکردن بە ماندوێتی بەربڵاوترین نیشانەکانێتی، ئەوەش هۆکاری ناونانێتی بە نەخۆشی خەوتن. کاریگەری لەسەر مێشک دروست ئەکات و ئەکرێت ببێتە هۆی شڵەژان لە گۆڕینی کەسایەتی و لاوازی گونجان. دەرمانی پزیشکی هەیە، بەڵام ئەکرێ مەترسیدار و تەنانەت ژەهراویش بێت. مێشێک لە ناوەندی ئەفریقیا دۆزراوەتەوە، ناوی لێنراوە تسی کە ئێستا ئەوترێ بە تەواوی لە ناو براون، بەڵام گومان لە چەند حاڵەتێکی هاوشێوە ئەکرێ لە لادیەکاندا. مێش یەکێکە لەو کەمینانەی کە شیر بە بێچۆکانی ئەدات کاتێک لە دایک ئەبن، وەک مرۆڤ ژمارەیەکی زۆر کەمینەوەیان ئەبێت وە کاتێک لە دایک ئەبن لە منداڵانەوە دەرەسن و پڕ خۆراک و سەلامەتن. مێشی بەهاری ئەم مێشە واد لێ ئەکا بگریت، زۆر ناژین، سیرترین خویان هەیە. سەرەتا هێلکیان ئەپیتێت و لە لەشی مێروەکاندا ئەیان شارنەوە وەکو مێشولە. کاتێک کرمۆکەن بەجێ ئەهێڵدرێن بە ئاسانی لەشمان کون ئەکا، لەسەر پێست خۆراک وەردەگرێت هەتا گەورە ئەبێت و ئەفرێت و هەمان کردار جارێکی تریش دووبارە ئەکاتەوە. کرمۆکەکان ساڵێک لە پێستی نێسیرەکەدا دروست ئەکەن و جیان ئەهێڵن بە ڕووی بەکتریا و نەخۆشیەکان کە بە ئاسانی ئەسنە ژوورەوە لە ڕێی درزەوە. چەندین ڕێگا هەن بۆ چارەسەرکردنی کەسێک تووشی مێشی بەهاری بوو بێت. ئەکرێت بەهۆی موکێشەوە لا ببرێن، هەروەک چۆن پزیشکەکان هەندێک دژە بەکتریا باز ئەکەن یان هەتا گۆشتی پشتی بەراز کە ئازاری لە موکێش کەمترە. ئەوەی لە سەرتەبیکەی نووساندنی پارچەیە گۆشتی پشتی بەرازە بە شوێنی برینداربوونەکەوە و مێشەکەش ئەنووسێ بە گۆشتی پشتی بەرازەکە لە بری پێستەکە. مێشە هەنگی بکوش ئەمە دەست ئەکەوێت کاتێک هەنگێکی ئەوروپی لەگەڵ هەنگی ئەفریقی یەک ئەگرن. مێشنگێکی ترسناکە و ئەکرێت زۆر دوژمن کار بن و گاز لە مرۆڤ ئەگرێ هەتا مردن. نزیکەی 1000 کەس لەسەر دەستی ئەم مێشنگانە کوژراون و منداڵ و بەتەمەنەکان زۆرترین مەترسیان لەسرە، لەبەر ئەوەی ناتوانن لە هێرشی ئەم مێشنگە بکوژانە ڕابکەن کە ڕاوی نێسیرەکەی ئەنێت تا نزیکەی 1 بۆ 4 میلێک. ژەهرەکەی زۆر بەهێز نییە، بەڵکو گازگرتنێکی 1 لە دوایەکی ئەم مێشنگە واتە بڕێکی زۆرتری ژەهر کە ئەوە ژوای لێ ئەکا بکوش بێ. پەیدابوونی ئەم مێشنگە لە ئەنجامی تاقیکردنەوەیەکی شکست خواردووی زانستی بوو لە دارستانی سەوز لە ئەمریکا کە ئێستا هەڕەشەیە. ئەم مێشنگە بکوژە هاوردە و دروستکەری ڕووداوی ئاڵۆز و تێکدانا لە نێو پەپولە و باڵدارەکان و هەروەها شەمشەمە کوێرەکان لە دارستانی باراناوی. ڕەفتاری هێلانەسازی ئەم مێشنگە واتای ئەوەیە ئەکرێ بە ئاسانی لە نزیکی مرۆڤ بدۆزرێتەوە. لەگەڵ ئەوەشدا وەرەس ئەبێت بەهۆی دەنگە دەنگەوە وەک وەڕینی سەگ. ئەگەر هێرشیان کردە سرت باشترین شت ئەوەیە کە ڕابکەیت بە خێراییەکی زۆر. پێش ئەوەی بگەین بە کۆتا مێرو لە لامان لە مێرووە بکۆڵەرەوە کەوا دەرئەکەوێ وەک ئەوەی لەسەر مەریخ بژێت، پێی ئەوترێ مێرووی ئاوی زەبەلاح. لە ئەمریکای باکوور و باشوور و باشووری ئوستورالیا هەیە، تەنها لە نزیک سەرچاوی ئاوی سازگار نیشتەجێ ئەبێت وەکو ڕووبار و تانکی. هێرش ئەکەنە سەر ماسی و بۆقی بچووک و وشکاوەکیەکان و کیسەڵی بچووک. مەهێڵە ناوەکی فریوت بدە چونکە گازەکەیان بکوژ و ئازار بەخشە. بێستانی ماڵ چەندین قاچی بچووکی هەیە و بە پێچەوانی ڕکابەرەکانی خواردنی سەرنجڕاکێشە و قاچە زۆرەکانی بەکار ئەهێنێت بۆ لە ناوبردنی نێچیرەکەی، وەک مێش و مێرووی جێگا و زەردەواڵە.
ژەهرەکەی ئەڕێژێت بۆ دەستکەوتنی خواردنی خۆش، ئەکرێت تا ڕادەیەک ژیانێکی دوور و درێژ بژی بە بەراورد بە مێرووەکانی تر، چونکە بۆ ماوەی 4 بۆ 5 ساڵ دەژیت. ئەمە ژواتە کاتی پێویستی هەیە بۆ فێربوونی هونەری ڕاوکردن. گازگرتنیان ئەبێتە هۆی نائارامی بۆ مرۆڤ، هەروەها سووربوونەوە و ئاوسان، بەڵام وەکو مێشەنگ هێرش ناکەنە سەر مرۆڤ و ئارەزوو ئەکەن دوور بن لە مرۆڤ، چونکە سەرساوی خۆراک نین، تەنها ئەگەر دەستیان لێ بدەی گازت لێ ئەگرن. بوونی ئەم جۆرانە لە دەوروبەرت بیرۆکەیەکی خراپ نییە، بەڵکو مێرووە خشۆکەکانی دەوروبەرت لەناو ئەبن. تۆش لە کۆمنت ڕای خۆتمان پێ بڵێت دەربارەی ئەم مێروانە، ئایا کامیان زیاتر سەرنجی تۆی ڕاکێشە؟ لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبە کاش چالاک بکەن. و ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. بۆ دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.